سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار بنەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا ساردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی 4 هاوڵاتی لە شنۆ، ناڕوونی چارەنووسی هۆشیار شەعبانی لە گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات، ناڕزایەتی خەڵکی شاری بانە دژ بە چالاکیەکانی کانگای زێڕیە و شارە، کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە بەهرەگان و ڕێکەوتنی ئیسرائیل و حەماس. دەستبەسەرکردنی 4 هاوڵاتی لە شنۆ. ڕۆژی سێشەممە 15 ڕەزبەر 4 هاوڵاتی خەڵکی شاری شنۆ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان دەستبەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بەپێی راپۆرتەکان 3 هاوڵاتی بەناوەکانی ڕێبوار موسەوی و زاهێر ئازەری تەمەن 17 ساڵ و فەخرەدین خالەدی خەڵکی گوندی میراوە سەر بە شاری شنۆ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکراون. هاوکات هاوڵاتێکی دیکەی خەڵکی گوندی سینگان بە ناوی کەیوان سەعیدی تەمەن 24 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستبەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. ناڕوونی چارەنووسی هۆشیار شەعبانی لە گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات. هۆشیار شەعبانی هاوڵاتی خەڵکی شاری بانە سەرەڕای تێپەڕبوونی 50 ڕۆژ لەسەر دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ئەو هاوڵاتیە تەمەن 27 ساڵە ڕێکەوتی 29 گەلاوێژ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکرا و پاش ماوەیەک لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئیتلاعات ڕێکەوتی 12 ڕەزبەر بۆ زیندانی ناوەندی شاری بانە گوازراوەتەوە. شانی باسە ئەو دەستبەسەرکراوە سەرڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ناڕزایەتی خەڵکی شاری بانە دژ بە چالاکیەکانی کانگای زێڕیە و شارە. ڕۆژی ڕابردوو دانیشتوانی شاری بانە دژ بە چالاکیەکانی کانگای زێڕیە و شارە کامیۆن و ئامێرەکانی ئەو کانگایانە سووتاند. خەڵکی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیەکانی ئەو کانگایە سروشت و هەوای ئەو ناوچەیە و هەروەها سەرچاوە ئاویەکان زیانێکی زۆریان بەرکەوتووە و خوازیاری کۆتایی هاتنی چالاکیەکانی کانگای زێڕی شاری بانە بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا جەختیان لەسەر ئەوە کردەوە کە کانگای زێڕیە و شارە بە تەنیا گیرفانی کۆمەڵێک لە بەرپرسان و پڕ دەکات و ژیانی هەزاران جوتیار و خەڵکی ناوچەکەی خستووەتە مەترسیەوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕا لە بەهرەگان. ڕۆژی چوارشەممە 16 ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕای شاغەڵ لە ناوچەی ئەمەڵیاتی بەهرەگان دژ بە کەمبوونی هەڵدەستەکانیان کۆبوونەوە. بەشدەربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکارد، خوازیاری پێدانی هەغدەست و مەزایەت وەخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەوی و ئیمکاناتی ڕفاهی، بەرزکردنەوەی ئاسی هەغدەست بە پێڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، سربەخۆی سندوقی خانشینکراوانی سەنعەتی نەوت، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها بایەخدانی ڕژیم بە ژیان و معیشەتی کرێکارانی شرکەتی نەوت بوون. گیانەدەستان و برینداربوونی 5 کرێکار لە ئێران. ڕۆژی چوارشەممە 16 ڕەزبەر 4 کرێکار لە شارەکانی ئەردستان و قەزوێن بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران گیانیان نەدەستا و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەپێی راپۆرتەکان 3 کرێکار لە ئەلەموتی غەربی سەر بە شاری قەزوێن لە کاتی هەڵکەندنی بیری ئاو بەهۆی گازگرتووی گیانیان نەدەستاوە و هاوکارێکی دیکەشیان بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. هاوکات کرێکارێکی دیکەی ڕێگەوبان لە ئەردستان بەهۆی کەوتنە خوارەوەی لە بەرزایی و نەبوونی ئیمنی شوێنی کار گیانی لەدەست ئەدات.
کۆبوونەوەی خەڵکی بەلووش دژ بە داخرانی سنووری ڕووتەک. ڕۆژی ڕابردوو خەڵکی شاری دزاب سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان دژ بە داخرانی سنووری ڕووتەک لە بەردەم وستانداری ئەو شارە کۆبوونەوە. خەڵکی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی داخرانی ناوچە سنووریەکانی سیستان و بەلوچستان لەلایەن سوپای پاسەرانەوە دۆخی ژیان و معیشەتی خەڵکی ئەو پارێزگایە لە خراپیدایە و زۆربەی خەڵکی ئەو ناوچەیە توانایی دابینکردنی هەزینەی بنەماڵەکانیان نییە. شانی باسە لە مانگەکانی ڕابردوودا خەڵکی ئەو پارێزگایە چەندان جار دژ بە داخرانی ناوچە سنووریەکان لەلایەن سوپای پاسەرانەوە ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام لەلایەن بەرپرسانەوە بایەخ بە داخوازیەکانیان نادرێت و تەنانەت هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بڵاوپێکردنی ناڕازیان هێرش دەکەنە سەر خەڵکی ناڕازی و هەڕەشەی سازکردنی دۆسەیان لێ دەکەن. دووە هەواڵ ڕێکەوتنی ئیسرائیل و حەماس. بەپێی دوایین راپۆرتەکان ئیسرائیل و حەماس لە دوایین دانوستانەکانیان لە وڵاتی مەسر لەسەر چەند خاڵێک ڕێکەوتون و ئەو خاڵانە کەوتونەتە حاڵەتی ئێجرایەوە. بەپێی ئەو راپۆرتانە ئیسرائیل و حەماس لەسەر یەکەمین قۆناغی یاگربەستی غەزە ڕێکەوتون و هەروەها لە ڕۆژانی داهاتوودا دیلەکانی شەڕ لەلایەن حەماسەوە بە مەرجی ئازادکرانی 2000 بەندکراوی فەلەستینی ئازاد دەکرێن. بەپێی ئەو ڕێکەوتنە ڕێگە بە چوونە ژوورەوەی هاوکاری مرۆیی و خۆراک بۆ غەزە دەدرێت و ئیسرائیلیش هێزەکانی بۆ ئەو هێڵەی لەسەری ڕێکەوتون دەکشێنێتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.